هاوڕێل سەڵام. ئێرە ئاواییە نزیک کرماشانە، 30 کیلومتری کرماشانە. مناڵێل خەریک بازین و ئەو لایشە ئەو پەزێلە خەریکن هەلەوەڕن. ئێش کەژەل زاگرسە لە پشت سەرمان، ڕشتەکوێل زاگرس بین کرماشان و کامێران. خۆپ ئی ئاواییە دوو سێ قسمەتە. یەشێ قسمەتری ها خوارجادە، لە خوارجادەش مردم خەریکار کشاوەرزین، ئاوایی فرە خۆشێکە. ئەو بانیشە مەرخەت حەزرەت وەیسە وەیسڵ قەرەنی، مەسیر جادەی ڕوانسەرە. خۆپ ئێشێ قسمەتر لە ئاواییەکە ئێش مەدرسەکە. ئاوایی فرە باسەفا فرە خۆشێکە، مردمێل فرە با شەرافەت و دروستێکی هەست. فرە مردمێل خونگەرم و مێهمان نەوازێکن.